زۆر باشە بۆ بابەتی قسەکردن لەسەر ئەو گرفتەی کە لە مۆلیدە ئەهلیەکان هەیە بە تایبەتی کەمی ڤۆڵتەیە کە زۆرێک لە هاوڵاتیان لە گەڕەکە جیاوازەکانەوە سکاڵیان لەسەر ئەم بابەتە هەیە. من میوانێکم هەیە لە ستۆدیۆ ئەندازیار قارەمان مەولود سەرۆکی لیژنەی بە دوواداچوونی مۆلیدە ئەهلیەکان لە پارێزگای هەولێر قارەمان بەخێر بێ بۆ ستۆدیۆی کوردستان 24 بابەتی دابەزینی ڤۆڵتێ لە وەرزی هاوینە یەکێکە لەو گرفتانەی کە زۆر جار هاوڵاتیان لە گەڕەکە جیاوازەکانی شاری هەولێر و سکاڵیان لەسەر ئەم بابەتە هەیە. ئێوەکو لیژنەی بە دوواداچوونی مۆلیدە ئەهلیەکان تا چەند بە دوواداچوونتان بۆ ئەم پرسە کردو و چەند سکاڵاتان بۆ هاتووە لەسەر ئەم بابەت؟ بڵێ دابەزینی ڤۆڵتێ شەرت نییە تەنها لە هاوین بی لە هەموو وەرزەکانی ساڵ لەوانەیە دابەزینی ڤۆڵتێ لە بەشێک لە مۆلیدەکان هەبی ئەوش چەند هۆکارێک هەیە. ینی هۆکارەکان یەکەم هۆکار دووری مۆلیدەکەیە لە ماڵەکان بە حکمەوەی مۆلیدەت هەتا 600 ئەو پەر 700 مەتر ڤۆڵتێ بە تەواوی دەگاتە ماڵەکان لەوەی زیاتر ئەگە ماڵەکان دوور بوون کێشەیان هەیە ئەوانش بە ناچاری دەبی یەک لە مۆلیدەکان بگوازنەوە شوێنێکی لۆ دابین کرد لە ماڵەکان نزیک بی. دوم هۆکار ئەو کێبڵانێک کە کارەبایەکەی پێدا بەش دەکەن لەوانەیە هەندێک لە خاوەن مۆلیدەکان بە کێبڵێکی با بڵێن پەنجایی یان بە هەفتایی کارەبای پێڕاشال و عەدەدی ماڕێکی زۆر ژمارەی ماڵی زۆر ئیتر بە حکمی ئەوەی کە کێبڵەکە قیاسەکەی ئەوەیە تەواو نییە ئیتر ڤۆڵتێدا دەبەزێت. سێم هۆکار بەکارهێنانی گازی خراپە ینی بەشێک لە خاوەن مۆلیدەکان گوشتم وەرەو ئەمە بەردەوام دێریان دەکەین بەڵام لەوانەیە گازیش خراپ بەکاربێنیت کە ئەوەش وا دەکاتن بەرز و نزمی بە ڤۆڵتەی کارەبای مۆلیدەکەی بکاتن. بەڵام ئەمە ئەگە هەر کاتێک لایەن هاوڵاتیانەوە ئاگادارکراینەوە لەلایەن دیژنە تایبەتەکانی خۆمان شەو یاخود ڕۆژ سەردان دەکرێت و داوا دەکەم هاوڵاتیان ینی ئەو پسوولەی کە پارەی کارەبای مۆلیدەی پێدەن دوو ژمارەی تایبەت لە کۆتایی پسوولەکە هەیە ینی ئەو دوو ژمارەیە ئەو دوو کارمەندەیمە یەکیان نوێنەری پارێزگای هەولێر ئەوتکە نوێنەری ئەنجومەنی مۆلیدەکانە ژمارەکانی مۆجودە سەرپەرشتی ئەو سنووری دەکەن هەر سنوورێک دوو کەس سەرپەرشتی دەکات ماریشان لەو سنوورە نێزیکەلەوەی بە زووترین کات بگەنە شوێنەکە و کێشەی هاوڵاتی چارەسەر بکەن. زۆر باشە سێ خاڵک باس کرد بۆ دابەزینی ڤۆڵتێ هەر سێ خاڵەکە پەیوەندی بە ئێوە هەیە وەکو لیژنەی مۆلیدەکان. یەکەمیان بابەتی گازەکەیە دووری و گاز دووریەکە هەروەها ئەو کێبڵەی کە کارەباکەی بەڕاکێشن. بەڕاستی هاوڵاتیەک کە نرخی مۆلیدە دیاریەکرێت هەمووی وەکو یەک وایە نرخەکە. هاوڵاتیە کە ڤۆڵتەی کەمی بۆ ڕۆشت بێ هاوڵاتیە کە ڤۆڵتەی تەواوی بۆ ڕۆ هەمان نرخەدا. هاوڵاتی گوناحی چێ باجی ئەوە بدا کە خاوەن مۆلیدەیە کێبڵێکی خراپی داناوە یان جۆری گازەکەی خراپە یان مۆلیدەکەی بۆ شێوازە دوورە لەیە. ئەمە ئەرچی ئێوە تا چەند بەدوای ئەم کارانە ڕۆن و چارەسەری بنەڕەتیتان بۆ ئەم جێشێت. ئەمە وشی گوتم هەر کاتێک ئاگادارکراون لایەن هاوڵاتیەوە با بڵێن کۆڵانە یان دوو کۆڵانە چەند مارێک ئەو کێشەیان هەبیتن یەکسەر ئەو لیژنەی تایبەتی ئێمە سەردان دەکات. زراعتیش بەرامبەر هەموو خاوەن مۆلیدەکان خاستن ئەوانەی کە گازی خراپ بەکاردێن بەڕاستی ئێستا ینی تەمەنا دەکەین هەمیان پابەندی ڕێنماییەکان بە تووشی سزادان نەبن بە سزایەکان پێشتر ئەگەر ملیۆنێک دینار بوو ئێستا هەتا 3 میلیۆن دینار لەلایەن قایمەتی قەزای ناوەندەوە سزا درێن ئەوانەی پابەندی ڕێنماییەکان نابن. ژمارەیەکی لایە پێما بڵێ چەند مۆلیدە سزا دراون لەسەر وڵا وچی گوتم هیوادارین هەمیان پابند من خەڵک تووشی کێشە نەکەن بەڵام ڕۆژانە تووشی ئەو لێ پێچینەوە دەبین ناچارین ینی خەڵکیی سزا بدەین ڕۆژ هەیە لەوانەیە دوو کەس بێ ڕۆژەیە سێ کەسە ڕۆژەیە هیچ نییە بەپێی شەکوای هاوڵاتیانە. سزاکەیان چیە؟ سزاکان وشی گوتم تا 3 میلیۆن دینار سزا دەدرێت. سزای مادی. بەڵێ زۆر باشە. ئەگەر ئەم بابەتە چەند جارە دووبارە بوویەوە ئێوە قەت هەوڵێوەتان داوە کە ئەو مۆلیدەیە لەو کابرایە وەرگرنەوە یان ئەو گەڕەکە لەو کابرایە وەرگرنەوە بیدەن بە کەسیشتە؟ والله ئەوەی ئەمە متابعەمان کرد تا ئێستا دووبارە نەبیتەوە چکە بڵێن هەمومان کە سزا دەدرێن نمونەی با بڵێن سەرپێچی هاتوچۆ کە جارێک سزا درایتی جای دۆم بەخۆت هەست بەخۆت دەکەی جار مۆڵەتی هاتوچۆ لە هەنێ شۆفەر وەرە گیرێتەوە کە ئەمەش ناچارین بەڕاستی ئەگەر تشتی وابی دووبارە و سێبارە کردەوە مۆڵەتەکە لێ وەرەگرێتەوە. بابەتێکی دیکە هەیە سەرکێتی زیرەکی پێڵێن زۆرێک لە هاوڵاتیان لێرە لەوێ من ئەوەی بینیومە لە هەندێک لە گروپەکانە قسەی لەسەرەکرێت لە تۆڕی کۆمەڵایەتی ئەڵێن ئەم سەرکێتە مەزبوط نییە
ئێوە تێبینیتان لەسەر طبعاً سێ چوار نوع سەرکێت هەیە من باسی زیرەکەکەیەکەم ئەگەرچی ئەوانەی تریش کێشە و گرفتیان زۆرە ئەو سەرکتە زیرەکە زۆرێکیان لە وەزارەتی کارەبا پشکنینی بۆ کرایە زۆرێکی باشە بەڵام ئەمە دیسان گوتمان هاوڵاتی ینی ناکرێت بە زۆر بە هاوڵاتی بەسییان هاوڵاتی دەتوانیت بخەوە لە ببەستی یاننا بەڵام شتێکی خراپ نییە لۆ خۆی لێ دەداتەوە ڤۆلتێ تێدا دیارە بڕی ئەمپێرەکەی تێدا دیارە لە هەندێک تۆڕە کۆمەڵات دیتمان ینی نازانم ینی هیوادار من گوتمان بەس بزانین شوێن دەرە ینی بەدووادا سومان لە زۆر گڕەکان باشە من چۆن بزانم ئەو جۆرەی بەستومە جۆرە باشە بڵێ ئەمە هەموو خاون مەلەکانمان ئاگادار کردیتەوە ئەو جۆرە خراپەی بەڕاستی نەبەستن هەر یەکێک ئەو جۆرەی خراپەی بەستی وش گوتم تا 3 ملیۆن دینار زۆریش سزادراون نەک یەک و دووانێ بەدەیان خاون مەلە لەسەر ئەو سرکتە زیرەکە سزادرابن بەڵام کێشەکە لەوەی نییە ئەو سرکتێ کە دەڵێن جۆرەکەی باشە هاوڵاتی بە حکمیەوەی ئەو سرکتەی پێشتر کە هەی بووە 4 ئەمپێر یاخود 6 یاخود دەیە بە مروری زەمن ئەو سرکتەکە گەرم بۆ سرکتی کردیا ئیتر چارەکە احتیمالە بووبیتە 6 بووبیتە 8 زیاتر ڕادەکێشی بەڵام دیسان ئەم دەڵێم خەلەلەکە لە خاون مەلیە ئەمە ئاگادارمان کردینەوە دێت با بڵێن ماری من یا ماری جەنابەت سرکتەکە 4 ئەمپێرە کە کلامیتەر لێدا ئەو چارە هەر خۆتی کە بوویتە 8 یا بوویتە 6 بڵێ کاکە سرکتەکەی دەگۆڕم بەس پێویستە لە دەرگەی ماڵەکە بدا لۆی هاوڵاتەکە بزانی سرکتەکەی ئیتر زیاتر ڕادەکێشی هاوڵاتەکە دەبی بە هاوڵاتەکە بدێ ئەو جۆرە سرکتەیە لۆ خود مخەوەلی دەبەسی یان سرکتەشکە دەینی لۆت بەسی بەڵام وەچی گوتم بەشێک لە خاون مەلەکان بەبێ ئاگادارکردنەوەی خاون ماڵەکە چونە سرکتەکەیان گۆڕیا هاوڵاتێکەش لەسەر 4 ئەمپێرەکەی پێشتر لێ ڕاهاتێ وازانیت چارە بەس 8 ئەمپێری هەبووە ئەشیای لەسەر 6 و 7 و 8 پێکردێتی سرکتەکە لەوێ لە 4 و نیوی چکە ئێستا پێمان گوتینە ئەوەی چارە نابی چار دەبی 4 و نیو 6 6 دەبی نیو زیاتر بدەوەی ژمارەی تایبەت ئەوەی کە لەسەر سرکتی چارەکە یا خوشەکە بگاتە ماڵەکە ئیتر کە سرکتەکە فرێدا ئەو وازای کێشەکە لە سرکتەکە نەخێت کێشەکە لە سرکتەکەی نەچێت کێشە لە زیاد ڕاشتانی کارەبایەکە کە ئەشیای زیاتر پێ دەکەن لە ماڵەکە زۆر باشە بابەتی نرخ چۆن دیارەکرێ بۆچی نرخ لە شوێنێکەوە بۆ شوێنێکی تر فەرقی هەیە هەموو مۆلەکان ئێستا چەندی ساڵە پێوەری تایبەتی خۆیان لەسەردانرایە جگە لەوەش ئەمە ئێستا لە ناو شار زیاتر لە 300 پێوەری تایبەتماندانە لە شوێن تایبەت بڵێن ئەمە ناوانێ بەشێک لە خاون مۆلەکان دەستکاری ئەو پێوەرانە بکەن ئەو پێوەرانە کۆتا مانگ دەخیندێنەوە با بڵێن راپۆرتی کۆنتترۆلی کارەباش وەردەگیرێ دەزانین لە 24 کاتژمێر چەند کارەبا لەو گەڕەکە بووە نرخی گازوایل وەردەگیرێ داتایەکەیە کە ئەمە دوهۆک سلێمانی پێشتر اتفاقمان لەسەری کرد لەسەر ڕێکەتینە کە نرخی گازوایل ژمارە کاتژمێرەکان داخل دەکرێ نرخی یەک کاتژمێر کارەبای مۆلدە لەو گەڕەکە دەردەچێت ینی نرخەکەش جیاوازە فعلن دەبی جیاواز ینی با بڵێن گەڕک لە گەڕک هاتنەوەی کارەبای نیشتیمانیان لەوانەیە فەرق یاخود مۆلیدە لە تەنج مۆلی ئەو مۆلدە مشەغیلەکەی ئەوەی کە ئیش پێکەرەکەی با بڵێن زۆر ڕێک پێکە هەر کارەبای نیشتیمانی بڕاو کارەبای ئەویت کە لەوانەیە 5 دقه 10 دقه تاخیر دەکات کەواتە دەبی فەرق و جیاوازیەکە بیت زۆر باشە بابەتی هەندێک لە گەڕەکەکان زۆر جار گلەیەوەکەن کە من ئێستا لە تۆڕە کۆمەڵایەتەکان پێشەوەی بێم ینی سێر چەکمە کرد بە عام بەدوای ئەم بابەتە ئەگەڕام یەکێ لە گوندەکانی نزیک لە هەولێر سکاڵای ئەویان هەبوو چەند ڕۆژی ڕابردوو ماوەکانی ڕابردوو کە 2 ڕۆژ مۆلیدەیان تێکچوو مۆلیدەی بەدیل نەبووە دەرەوەی هەولێر بەڵێ دەرەوەی هەولێر ئەنجا ئەم بابەتە ئێستا ئایا لە هەموو شوێنەکان لە هەموو گەڕەکان مۆلیدەی بەدیل هەیە بۆ ئەوەی کە ئەگەر مۆلیدە تێکچوو ناوشار دەتانم برێم 100% ئەگەر بەشی زۆریشان ئێستا ئەگەر جیان هەبی کریتیانە 2 مۆلدەیە دەک ینی مۆلدەی دەجی هەیە بەڵام دەوروبەر بە بڕیارێک هەمووی دراوەتە بەڕێوەبەری ناحیەکان و قایم قامەکان ئەوان سەرپەرشتەکەن لەوەی بەخۆیان لەوێندە نێزیکن لیژنەی تایبەتی بەخۆیان هەیە لەوەی زووتر بگەنە شوێنی کە کێشەکە هەیە چارەسەری کێشەکە بکەن و هاوڵاتی سوودمەند بێت ینی دەگەڕێتەوە لەبەوە زۆر باشە ئەگەر بە کورتی پێم بڵێ لە ماوەکانی ڕابردووە هەندێک لە گەڕەکەکان هاوڵاتیانی هەنێ لە گەڕەکان گرفتیان لەگەڵ دەنگ و دووکەڵ هەبوو ئەم بابەتە هەوڵێکی زۆرتان چارەسەری بکەن لە سەتاچەنی ئەم کێشەیە چارەسەر کێشەی کاتمکردن ناو شار وچگوتم 100% ئێستا هیچ شوێنێک نمایە کاتم نەکرا بێ پێی ئەو ڕێککەوتنی کە لەگەر خاون مۆلدەکان کرا لە زمانی لێ خۆش دکتۆر فرسەر بڕیارێکدا کە هەمیان بکرێنە کاتم مەوزوعی دووکەر وچی گوتم بەکارهێنانی زۆری گازی خراپ بەڕاستی دووکەر بە هیچ نوعێک لە هیچ خاون مۆلدەیەک قبوڵ نییە ینی هەر مۆلدێک دووکەری بکە لە 3 ملیۆن کەمتر نابی غەڕامە بکرێت زۆر باشە کەواتە هاوڵاتیان لەسەرەوە شەتوان پەیوەندی پەیوەندی بکەن
زۆر باشە بەڕێز ئەندازیار قارەمان مولود سەرۆکی لیژنەی بەدواداچوونی مۆلیدە ئەهلیەکان لە پارێزگای هەولێر سپاس بۆ جەناب. سپاس.